بەڕێزان ئەو کاتتان باش سەرچاوی ئێمە چەند دەقەیەک قسە و باز بە پلە دەکەین لەو زانیارانەی لای ئێمە کۆبووتەوە دوو هەڵسەنگانیش بکەین سەرچاوی ئێمە بەس یەک دەقە با لەوەش بڵاو کەمەوە سەرچاوی ئێمە بەخێر بێن ئەوەڵا ئەحمەد خەلیلی شەڵات و پاکەکە چەک دادەنێ و هاوپەیمانی ئۆپۆزیسیۆن و ئیتر ناو ئاسایشتی لێ هاتیە و بەڕێزان کۆی ئەو بابەتانە ئێستا قسە و باسی لەسە دەکەین ئێستا قسە و باسی لەسە دەکەین باسی تا چەند برادەرێک دێت ئێمەش دەفتەرمان پێیە بەس وەکو شێخ و زادوکەرە بێ ڕەوشتەکان نین قۆڵی خەڵک ببڕینەوە بەڵکو سەرودری بەرپرس دەگرین سەرودری دز و جەردە دەگرین ناپاکەکان لاوڕێن بەس لە ئەو پەیجەکەش بڵاوکەمەوە وەڵا سەرچاوی ئێمە بەخێر بێن هاوڕێیان بەئەندا ئەوە بیت یەک بەداخەوە ڕۆ لیوا جەمال کۆچی دوایی کرد ئەڵێنێکێک لەو ئەفسەرە جوانانەی شاری سلێمانی و گشتیش بووە بەڕێوبەری پۆلیسی هەرێم بووە تا 2007 لەبەر ئەوەی کەسێکی پاک و دڵسۆز بۆ بزانە کەس نەبروسکەی لۆ لێدا ناوەی لە کاتێکدا ئەڵێن دەنگێکی من ینی هەندە برادەر پێیان گوتم بەڕاستی دەنگێکی جوانە بزانە هەتتا تازیەکەشی فەرقا لەگات چەند ساڵ خزمەتی ئەم نیشتیمانەی کردی ئەرچی هەمومان هاوڕێیان دەنگێک جوانە ڕێز لە مێژووی خۆی دەگری ڕێزی بکەین بەڕاستی ڕێزی بگرین دەنگێک خراپە ڕسوای بکەین ئەوە ئیشی ئێمەیە دوو هاوڕێیان کاک دیار دوێنێ ڤیدیۆیەکی بڵاو کردەوە 6 پشیلە لە ناو باخی گشتی سلێمانی هاوڕێیان بەڕێ بچمە سەبابەتەکان بە ئەو وردەشتانە بڵێن 6 پشیلە کچیان بڕایە لاقیان بڕایە لۆ جادوو کورە هیوا چاوشین هەندە ئیشی باش دەکەی بەس شەرمە لە بۆت یعنی لە شاری سلێمانی شاری ڕۆشنبیری بەجددیمە شاری نالی و مەحوی قیاسن وەرە بە دەڤەری بارزان تەقیم بکەن بەڕێزان بارزان ئەو تەخەلف هیچ کۆمەلگای مەدەنی تێدانە هیچ مەدەنیەتی تێدانە بەس لەوێ هیچ ئاژەڵێک ئازاد نادرێ هیچ ئاژەڵێک ئازاد نادرێ سلێمانی شاری ڕۆشنبیری شرک و غودالی و گۆران و ئەوە شاری ئەو سۆسیال دیموکرات مامەڵە دەکە ئەو حکومڕانی دەکە پاڤل و قوبات ئەڵێن لە لەندەنیش تا ئێستا پشیلەیان هەیە پاڤل ئەڵێن پشیلەت هەیە قوبات لەگە ئاژەڵ گەورە بوونە ژنەک قەدیم کۆنەکەی لاڤە پشیلەی هەیە وە جوابیش لە بۆ من نارد شتێکی باشە بەڵام تخوا شەرم لە خۆتان ناکەن لەو شارەی ئەو جادوکەرانە بەنا ئەو ئاژەڵانە کەتنێ هیچ ناکەن ئێوە قایمقامی هەڵێ هەولێر ئەڵێ 21 کەسە مانگرتیە سلێمانی دەرێ پارە ئەوەندە مانگرتیە بەس دوای ئەو بەریان دەدەن هەتا وتیان لە باخی گشتی 15 کەسی جادووەکانیشان گرتیە بەڕێزان ناو وێنەی ئەو جادوکەرە بێڕەوشتانە لە بۆمە بنێرن ئەم بڵاو دەکەمەوە بە وێنە و ئەوە ناویانە دەمەک و ئاوات شێخ جەلال کە بێڕەوشتی دەکا کە لەش فرۆشی کە گەوادی بە ئافرەت دەکا کە شێخ لوقمانە کە قۆڵی نیوە ژنی سلێمانی بە هەندی کاپی بڕیەوە بە قوربان بڕوا بکەن ئەو بێڕەوشتانەی هەندێنە ڕسوا بگرێن کو دەکرێتن بە نوشتە و بە جادوو ئەو شتانە ئەو هەموو مەسوولەیەکێتی دەستەکەن شێخ لوقمانی یعنی ژنی نگبەت بە مسیار لە کوردستان بەگشتی ها لە هەولێر لە دهۆکەوە بە مسیار بە نوشتە و جادوو بە پلە و پۆست بە پۆپیلار ئەوە هونەرمەندە وەکو ئەحمەد غەنی
خەلیل و ئەوانە قۆڵی ژنی کورتە بڕنەوە ئیکاکە وەڵڵا ئەوە فەسادخانەیە بەهەرحاڵ 6 پشیلە تاقیبەکەچی لە بارزان هەرە تەخەلفی ناوچەی هەرێم ڕێز لە ئاژەڵ دەژێت لە شاری ڕۆشنبیری و هونەر و ئەدەب و سۆسیال دیموکرات و پاڤل و قوبات کورچی جێ ئەوەی دەکرد کورە شەرم ئەو جەهالەتە ئەوە بەس لە کوردستان مایە لە شەرق مایە لۆ لە ئەوروپای شێخێک ناتوانانی ئەوە قۆڵی ژن ببرتەوە ئازاری ئاژەڵێک بدە ئەوانەی دەڵێن هاوڕێیان دەڵێن لە ئەوروپا ئاژەڵ سەگ و پشیلە ڕقەمێکە وتر درۆ یەکەن بڕوا بکە لێرەش سەگ و پشیلە ئازاری خەڵک بدە دەیکوژن بەس ئینسانیش ئازاری ئاژەڵ بدە ئازاری ئاژەڵ بدە ئەویش ئەزیەت دەدرێتن کەس نابی لێدان بکاتن قۆڕانە چی نازانم ئاژەڵ یەکەمە و ژن دووەمە و ئەوەیە قسانەی تند و تیژی نابی هەبیتن بەس لە کوردستان ئەو تند و تیژیە مرۆڤ دەیکاتن بەهەرحاڵ شەرمە لەو سلێمانی متەخەلفتربی بە 100 پۆینت هەولێری پایتەخت سلێمانی ڕۆشنبیری لە سەودەڤەری بارزان ئەگە سەگ پڕدەداتە خەڵک لۆ لە بارزان پڕ ناداتە خەڵک لۆ لە ئەوروپای ئەو مشکیلە نییە خەلەل لە عەقڵیەتی ئێمەیە چارەسەرکردنیش بەوەی دەبی هاوڕێیان نەزۆرچی بکرێتن بگەڕێن ناو ئەوەی خەڵک وە خۆراکیان هەبی بەهەرحاڵ دوو لە هەولێرێ ڕیکلامە چ قێزەوەن کرایە هەرچی سەگێک بێنە 3000 دین دەدەن خەڵک بە چەک و کلاشکۆفەوە کەتە ناو ئەو جانی ئەو خەڵک ئاژەڵە بێ زمانە کورە بێ ڕەوشتیە ئەوە دێنە سەر ئەوەش بە جددیمە دێمە سەر ئەوەش ڕیکلامیان کردی هەر کەسێک سەگ بێنی 3000 خەڵکە دەچی بە کەیف خۆی سەگ دەگری قایم قام کورە ئومێد خۆش ناو دێن پەیوەندی تا پێوە دەکەین با شەڵتەر کو دەکرێت ئەو ڕیکلامە قەیزانانە بکەن بڕوا بکە لە میدیا عەرەبی باس کرا و لە هەولێری هەر کەسێک سەگی بگری 3000 دەدەنێ ئەوە چ بەربەریەتەکە کاچ خۆم ئەتو دەبی نمونەی جوان لە شەقام پیشان بدرێت میهرەبانی پیشان بدرێت ئاژەڵ دۆزی بڵاو بگرێتەوە و بالمقابلیش نابی ئاژەڵیش پڕداتە ئینسان بەس ئەوە پەروەردەیە هاوڕێیان یەکەم لەسەر ئەو هاوپەیمانێتی ئۆپۆزیسیۆندا دێنە سەر برادران چەکدانانی پەککە و دێنە سەر ئەحمەد خەلیلیش ئەو هاوپەیمانێتیە چەند مانگەکە باز دەکەن وەڵام مانگێک دەبێت چەند کەسایەتێکی ناو ئەو بزوتنەوە و ئەو جوڵانە و ئەو حزبانە پەیوەندیان پێکرد یعنی من یەک شت دەڵێم ئەو لەگەڵ ئەو برادرانش بخوازە ئۆپۆزیسیۆن وەزعی زۆر شڕە بە تایبەتی دوای ئەو شکست و ئاژ بەتاڵەی گۆڕان وەزعی زۆر شڕە هەمووشی خۆی لێبوویتە لە دەرێشان لە دەرێش لە ئەوروپاش لە کەداری خەباتی ڕەوەندی کوردی کرا بەو هەموو شەڕ و شۆڕ و خۆ بە زلزالین و یعنی ئەتوو هەندێک کەس هاتنا ئەوروپا بەڕاستی خەباتی ڕەوەندی کوردیان ئاڵوگۆڕ پێ کرد کە خەباتەشی زۆر جوان بوو یعنی هەر یەکە لەسۆ خۆی پێ لێبوویتە ئەنتەر خۆی بکاکە هەمومان بەیەکەوە جوانین دوو کێشە و شەڕ زۆر خراپە زۆر خراپە ململانەی ناشەریفان چیە شەڕەدا و ئەوانە شتێکی زۆر ناشیرنە بەس دەکرێت ئەمە خلافمان هەبی لەگە یەکتری ئەو حزبانەش بە هەمان شێوەنە یعنی زۆر ململانەیە مەسەس ئەوەی نەوەی نوێڕۆتی هەڵوێز دەکەن دەنمونەی کەیسی دکتۆر کازم یەکێک لە شتا هەرە قێزەوەنەکانی ئەو بەرەی ئۆپۆزیسیۆن بوو هیچی سفادەی لە ناو کۆمەلگا نەبوو کازم هات بە هەمووانی ڕابوارد و هەردوو ئۆپۆزیسیۆنی زۆر لەکەدار کرد و ناشین کرد درۆشی دەکرد هیچ نەخۆشنە بڕوا بکە من دەقیقم لەوەی زۆر برادەریش دەزانم تەمسیلیەیەک بوو کرا و چی سفادەشی لە ناو کۆمەلگا هەبوو ئێستاش ئەو مراهق بوونەی هەرزەکاری بوونەشی گەورە لە نێوان ڕەوتی هەڵوێستنەوەی نوێ لە ململانێ هەیە کە گۆڕە ئەوە خەڵکی ناڕازی بازی عەقڵیەتی ئەو دوو هێزە سەرکردەکانیان زۆر هەرزەکارانی ڕەفتار دەکەن کاچ خۆم جەماوەرتان هاو بەشە نابیتشی یەک بن بەو شێوەی ململانەیەک دەکەن بەس لەو ئاستە نزمەی هەموو ئاگەتانە دەسەڵات نمایە و ئێوە جەوەک دروست دەکەن خەڵکی چی وای نەمینێ بۆیە ئەو بەرەیە شتێکی باشە بەڕاستی ئەو بەرەیە شتێکی خراپ نییە تەنسیق بکەن یعنی حسابی جددیترتان بۆ دەکرێت خەڵک حتا حدەک خۆی خڕ دەکاتەوە دەنگتان پێدەدا ئەگەر بێتە دەنگدان چکو گەلە قورسە زارەی خەڵک بێسە دەنگدان یعنی ئەگەر پێ من دەزانم 5 حزب 6 حزب پێکەوە خڕتەوە گەلە قورسە ئەز هەر یەکە خۆی پێ ئەوەیە ڕوئیای دیار نییە و لەولا بەرەی تورکیایە لەولا بەرەی ئێران هەیە بەڵام
ئەو تەجەمعاتانە باشترە دەکرێت ئێستا چەند خاڵێک ڕێککەون لە بۆ هەڵبژاردن دوای هەڵبژاردن من نازانم من پرسیمە ئەڵێن دەڵێن هەندێک دەڵێن بەس لە بۆلیسی هەڵبژاردنەوە شتە چقێزەوەنە بەڵام ئەگە ئۆپۆزیسیۆنی دەبی خەتی گشتی تەبی لەسەر مافی مرۆڤ ئازادی بیر و ڕا دژی گەندەڵ ئیلا ئیلاخ دەست هەندێک لەو شتانە بکەن بەهەرحاڵ ئەگەر ئۆپۆزیسیۆن دەبی استراتیجەکەبی مەدای درێژەبی ئەگەر تەجەمعات لە بۆ بەزە انتخاباتی وەڵا فشقیاتە هاوڕێیان بۆیە دەبی تهدید بکرێ ئەوە بۆ ئۆپۆزیسیۆنە کە ئاڵوگۆڕ لە سیاست بکە یان ئەوەتە بۆ هەڵبژاردنە کە هەڵبژاردن خەڵک زۆر بێهیوا بە کاسمان تاقەتمان نییە بەڕێزان بێمە سە برادرانی پاکەکە بڕوا بکەن ئەوەی ڕوو دەدا ڕاستە زۆر ئاڵۆزە سیخوڕیە ینی شتێکی گەمەیەکی گەورەی نێودەوڵەتی سیخوڕی تێدایە بۆیە نە پەکەکە دەوێری نهێنیەکان باش بکە نە تورکیاش هەست پێ بکەن تورکیاش ناوێری ئەوە گفتگۆ نییە کە ئەوانەی لە باشوور ڕوویدایە لە ڕۆژاوا ڕوویدایە لە ڕۆژهەڵات ڕووی دەدا کە ئەو دووەفت دەچی هەمووی بەنهێنیە و گەمەیەکی سیخوڕی گەورە لە پشتەوە هەیە کە بەشێکی هەرە گەورەی ئەوەیە پەیوەستە بەو ئاڵوگۆڕی ڕۆژهەڵاتی ناوەڕاست من بەشێکی دەزانم وردەکاریانی دەپرسیم دڵنیا بن ئەوە ئجباری کرایە لە هەم لەسەر برادرانی قەندیل هەم لەسەر تورکیا هەم ینی هیچی اختیاری نییە و ئەو ینی ئەمریکا ئەوروپا ئیسرائیل و بە زەختیان لە تورکیا و هەردوو لاکردی دەبی پێک بێن ئاڵوگۆڕ بکری ئەوە خاڵی جەوهەریە ئەوە نییە برێ گەیشتە قەنەعەت وەڵە بابە بە ئاشتی بکرێ بەنمونەوەکو هەفتە بنمونە ئەوە لەژێر ئیجباریە لە پێی هاوچەشەی ئاڵوگۆڕەکان و هەردوو لاشیان گەیشتنە قەنەعەت کە بە شەڕ چارەسەر نابێت دوای ئەو هەموو ساڵە دوای ئەو هەموو قوربان ئەوان بەخۆشیان گەیشتنە قەنەعەت و ئەو بەرەی ناو تورکیا کە لەگەڵ ئاشتیە زیاتر گورگە بۆرەکان گورگەکانن ینی گورگە ذئاب ئەوەی تورکی هەرهرە ینی دەوڵەتی قۆڵ دەوڵەت باخچەلی بەڵام ئەوانەش ناوەخوان هاوڕێیان گەلک کێشەیان زۆرە ها مەسەڵەن ئەردۆغان زۆر متحمس نییە بەس ناچاریە هاتە ناو ئەو گەمەی ئەگەنا لا دەدرێەوە ئەردۆغان زۆر خراپە من نامەوێت سەد جاریکەم گوتم بڕوا بکەن یعنی هەر باشترین منە دەوڵەت باخچەری چەند مانگ شوون بزر بوو لێشی نەپرسی هجومی سەیەک دەکەن ئێستا لە ناو یەک حزبن ئەگەر هەیە ینی انتخابات لە تورکیا نزیک بکرێتەوە دەوڵەتی ئەو دەوڵەتی باخچەری لە جدا بتەوە ئەنی ئەوانە هەمووارەدا بەشەشی ڕەبتە بە کێشەی کورد کە پێیان گوتە مانگ ماوەکەت پێ دەبێتەمان شەشێک لابتەوە یەک لابتەوە ئەو کێشەی و ئیمامۆغڵۆ کەسی ئیمامۆغڵۆ ئیلا ئیلا ئاخری لەسەر قەندیل بڕوا بکەن هاوڕێیان ئەو برادرانەوە ئەوەی ئەم بزانم ها من پێتان دەڵێمەوە گەمەیەکی گەورەی سیخوڕیە ڕەبتە بە گۆڕانکاریەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەس ئەوەی هەفتانیە چەک ئاوادا بندرێن ها لەو لە پەکەکە دەستن لای پژاک بەششی دەستە لای هەسەدا تەژێریان دەکەن چەکەکان لەوێ دەبی قەندیلیش نادرێتە حیزب الله و ئێران نازانم ئەو قسە قۆڕقۆڕانە هەیە دەکرێتن هەر ئاپۆچەکانی لێ دەمینێتەوە بە ڕەنگەشکە و پەکەکەش لە حیزبێکی چەکداری دەبتە حیزبێکی ئۆپۆزیسیۆن بە ڕەنگەشکە بەرەیەکیان هەیە کورە ماشەڵڵە 50 بەرە ناو و دەنجیان هەیە یعنی ئەوە نییە ئەوچی 75 یاڵە لۆمارێ و چەک تەسلیم بکرێت و ترکی هەندێشتی شکلیش کرا فشەیە لە من وەگرا تەقیە زۆری پژاک دەکرێت و بەش شانە هەسەدا و ئەمریکا و ئەوروپا لە پشت ئەو پرۆسەیە ئەمریکا و ئەوروپا لە پشت ئەو پرۆسەیەن ئیتر چەند ئەلان دەکرێت چەند ئەوە دەکرێت من هەر ئەوەندە دەتوانم بڵێم بەشەکە لەو گۆڕانکاریانەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆی هیچی ترس نییە کەس ترسی ئەوە نییە بەڵام کورد لە باکوور وەزعی زۆر باش دەبی لە تورکیا ئێستا 50 ئەوەندە پەرلەمانتاری هەیە لە من وەگرن هەڵبژاردننی داهاتوو ئەوە ئەمن و ئێوەینە لە وەختی ئاشتی خۆشی ئەگەر نەبووە 120 کورسی کورد تاقتان نەبێ کورد یانی لە کۆمەڵێک حقوق ئەوە دەبێ و دوو شەڕ ماڵوێرانی و کاولکاری زۆر گەورەی لۆ هەموو نەتەوەکان دروست کرد هەندێک مافی دەدرێتێ بەس کوردی باکوور کوردی ڕۆژئاوا ناوچەکە هەموو یەک پاکێچە بە تایبەتی بۆ کێشەی کورد هەردووچیە بۆیە ببینن تورکیاش مەجبور بوو لەگە هەسەدەی سڵحی کرد ئاشتەوایی کردیە کێشە نمایە ئەوانە هەموو یەک پاکێجە کوردیش لە ڕۆژ هەر چار پارچە یەک پاکێجە بەڵام لینک و ئەوەی لێ دەبتەوە و برادرانەی قەندیلیشەوە نیە چەکان بینن یەک بێک ڕێز بن و 75 تەسلیمی تورکیا بکەن
بەشی زۆری دەدرێتە پژاک و بەشەشی دەدرێتە هەسەدە و باشەشی ڕەنگی دەداوە لە باشوور بەجی دێلن و جێ شوێنەکەش چۆل ناکرێت ئەوەی ئەم بزانم ئەوەی ئەم بزانم زیاتریش ناتوانم قسە بکەم باس ئەوە پرۆژەیەکە ڕەبتە بە گۆڕانکاریەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هاوڕێیان بێمە سەر ئەحمەد خەلیل ئەحمەد خەلیل لە دوێنێکەوە پێرێکەوە هەڵاتیە دوای ئەوەی ئەمە باسمان کرد لە ئاسایش تەلەفۆنی نۆکرایە هەڵێ لێرە مەمینێ هەتا مشکلەکەت چارەسەر دەکەی ئەوە دەقیقم و ئەحمەد خەلیل ئەوەی لۆی دەیبرد خاڵی بووە ئەوەی مادەکەی لێ بردیە خاڵیشی هەڵاتی ئەوە من دەقیق لەو دوێی بڕوا بکەن هاوڕێیان ئەمن ئەو قسانە دەکەم یعنی هیچ چێشم نەگەم هیچ بەرپرسەک و ئەحمەد خەلیل لەگان نییە بەس بەرگە ناگرم یعنی خەبەرە دێتن کە دەزانم سەرچاوەکە دەقیقە یعنی ئەلەو سەرچاوەش نییە یەک بێ ئاوا بداتێنەنا کەسانێکن ئاگاداری ورد و دروشت ناو ڕووداوەکانن چاودێری دەکەن و ئێستاش باز دەکەم ماڵی ئەحمەد خەلیل باش دەزانن کە ئەو قسانێ من چەند ڕاستەوە ئەحمەد خەلیل و چار دەوروبەری و ئاسایشی گشتیش هەولێ سلێمانیش باش کردە ئەوە بەڕێزان هەر هەتا پێیان گوتێ بە پەلە هەرێک کەیسەکان لە سەدە جوڵێتەوە چکچەند کەیسەکی لە ئاسایش لە ملە نزیکترین تیارە چێندەر بۆ لوبنان بۆ هەڵاتیە خاڵیش هەڵاتیە نازانم چێندەر ئەحمەد خەلیل داوای لەو کوڕە کردیە بڕیار فەتا دەرهێنەرەکە هاوکاری بکات لای هەکاری یەکێک لە کۆسە نزیکەکانی تاالبانیە کەیسەکەی لە ئاسایش لەسەر نەجوڵێ من لێرەوە ئاگاداری ئەوانە وها پڵەبزەی دەکەم کە دەخۆ لەو چێشکەی سنگەکەن لێگەڕێن بە ڕێسکەی ئاسایی خۆی وەربگری ئەوە جگەلەوەی لە کەی شەرمەزاری دەبی وا ئەو گروپە من دەزانم سەدان گروپی تر هەیە من دەزانم ینی ئەوانە ڕەنگی وردی لە بن ماسی بچووک بن لە چاگۆرەکان بەس لێگەڕێن کەیسەک جوڵایە لە ناو ئاسایش دەست بە جوڵا کرایە ینی بەڕاستی جێیتر خۆشیە من دەستخۆشی لەوانە دەکەم کە کەیسەکان لە دوێنەکە وتیان بڕوا بکە وتیان ئەو کەیسە دزەی پێکرایە ئێستا دێم قادر نادر زانیت تەواو تازە دەبی بیجوڵێنین هەتا کەیسی حەچیمیش تەدەخل نەکەن نەوەها پەڵەبزەی نەهەکاری دایانمە لە فیتکە دەینمە گۆڕێ ئەوجار ڕاوەستن یعنی بەجددیمە لێگەڕێن بە ڕێچکەی خۆی وەربگری و خەڵک بترسێ کاکە ناکرێ مخەدەرات ئەو بەو دەرەزەی بدرێتە کچ و کوڕی کورد من بنەماڵەی ئەحمەد خەلیل پەیوەندیان پێکرد کاچ خۆمە تو سەیری هەر خۆت دەکەی وەزعمان وای لاتر ناو خەڵک ئەدی سەیری ئەو سەدان خەڵکە ناکەی کە مخەدەراتی درایە کە وەزعی خراپە کە ماڵی دەیان کەسیان بە سەدان خێزان و کچ و کوڕی کوردیان وێران کرد یعنی ئەو بنەماڵەکە هیچ زەمبی نییە ئەگەر لەو پارەی کە قازانز دەکرا لەو پارانەی کە ئەحمەد خەلیل نەیاندات هیچ زەمبیانێکە کار کەسە ئەوەی خۆی ینی ئەمن بە تاقتەن لەسە خۆم بەرپرسم برا و خوشکم زەمبی چی هەر شتێک بکەم ئەوانیش بە هەماشەوە خەڵکەک ئەوە دەبی بۆیە بە هیوان بە چاوی خۆیان ئەوەکە گرنگ بڕیار فەتا دەستی بە واستە کردێ لە بۆی لای هەکاری دوورکەوە وتی مەلەفەکانی لۆق ئەوەکە لەگەر ئەوە وها پەڵەبزەی حەچیمی ئاسایش کە جارەکەی تربەن شریشینە لەگەر ئەحمەدی ڕەحمان گومرگ کە خاوەنی کۆمپانیای بروسکە وە شەریکن لە شاری خەونەکان ئەوانش لە ئاسایش هیوا چاوشین دۆستەکەی دەسەر جوڵاندینەوە شتەشی باشە شتەشی لەسەر جوڵایەوەتی ئەوە تازە کەتە ناو میدیا و دەست بە جوڵە دەکەینەوە و تاقیقات دەستی پێکردی لەو دوو ڕۆژەی شتەشی باشە بەڵام لە هەر شوێنێک ڕابژیرێ ئەمە قەزەکەی گەورە دەکەینەوە هەردووچیان پێشتر قوبات تاالبانی و کەیسێ ڕاگرت کورە قوبات شەرمە مادەی هۆشبەر مادەی فەسادکردنی ئەوەیە لەسەر ئەو دوو ئۆیلۆ لەبەر ئەوەی حەچیم سەر بە ئەوەی بووە خەسرۆ گوڵ محەممەدی بەوترێ بە خاتری قەپاتی هەوار بەڵام گەنجی کورت وێران بکرێ قەید ناکات دزی بەڵێ شاو بکرێ قوبات مشکلەک نییە تاوان زائیدەن ئەوانە کە شاری خەونەکانیان پێکەوە هەیە حەچیمی ئاسایش و یعنی سکرتێری بەڕێوبەری نووسنگی خەسرۆ گوڵ محەممەدی بووە لەگەر ئەحمەدی ڕەحمان گومرگ ئەوە کۆمپانیای کە بروسی هەیە شاری خەونەکانیشیان هەبووە یەک گەندەڵی گەوریان لێ ئاشکرا بۆ چەند ساڵێک لەمەوبەر لیژنەی قامیەتیان لەسەر ئەوە کرایە کۆنکرێت و شیشیان هێنایە شیش لە فەعز دەرنەچووە لەلایەن ئەندازیار شەماڵ لی کەشفکردنی کە ئەوە بە خەڵک نایە لە بۆ شاری لە بۆ ژیان و ئەوەت تەسەورکە
لە جیاتی ئەو ئەندازیارە جوانە با ئەوایەتە ڕێزی لێ بژیرێ دەریان کردیە چبێ شەرەفیەکە کابراەک دەیەوێت جوانیەک فرێداتە ناو ژیان ڕێ بگری لە دزی تاڵانی دەریان کردی ئەو ئەندازیار شەماڵ کە لەسەر ئەوە و لادرایە سەرۆکی ژنەکە بووە و ئەبریش کرایە ئەو کۆنکرێت و شیشار لە شاری خەونەکان کەشتی شق ئەوە بووە لیان پەردە پۆش کردین بەڕێزان بۆیە ئاسایش ئەمە چاودێریتان دەکەن و ئاگام لێتانە لە هەموو ئەو هونەرمەندانەی کە کاری قێزەوەن دەکەن و هەموو ئەوانە کورە عیب بە عیب یعنی هاوڕێیان هونەرمەند دەبی نمونەی جوانی میهرەبانی پیشامدا نمونەی گەنج لاسایی بکاتەوە بچی مەوادی هۆشبەر بازرگانی پێ بکاتن کورەیانی باشە ئەمن زۆر زار لە بیرم دەچی کاک بورهان مەجید یەکێک لەو دەنگ و ڕەنگە جوانانەیە کە ئەمن سڵای تایبەتم بۆ هەیە بەڕاستی من لەنەوە هەفت و هەشتەوە دەیبینم بڕوا بکەن یعنی قەزم لەوەی دی ئەحمەد خەلیلەک هەیە زۆر کەست کەش هەیە لە ئەحمەد خەلیلیش قێزەوەنتر و تاوانبارترە و ئەمر خەریکم زانیاریان لەسەر کۆ دەکەمەوە یا کبەیەک ئەوانە چکەوەش دۆستێکە وەرە بڕهان مەجیدێک لە سەفی خەڵکە ئەوە لە دوکانی هەیە دژی ئەو دەسەڵات هەیە ئەوانە شتەیە وەرە حەمەد جەزا و قادر کابان و کەریم کابان و ئەوانە چ خەبات و تێکۆشانەچیان کرد چ هونەرچە تا مردن دوو فلیسیان نەبووە بەشەچیان تار تۆفیقە عەلی مەردانە عەسن زیرەکە ئیلە ئەو نەوع هونەرمەندانەش ڕۆ پەیدا بووە چ فەوزایەکن کۆمەلگاش فاسد دەکەن کاکە لە چێ بووە باشە ئەو هەموو دەوڵەمەند بوون و هایلایڤەتان لە چێ بووە بەهەرحاڵ لە هەولێر مەسەڵەن ما کاک فەرهاد زیرەک کە تا ئێستا خۆی نەدۆڕاندیە زۆر هەوڵ دەدرێ ینی چاوی ماچەکەم خۆی ڕاگرتی ئەوانە نمونەی جوانن بەڕێزان دەبی ئەمە دامیان بکەین هاریکاریان بکەین بە شانازیان پێ بکەین ئەو نییە و تابلۆی هەمووی ڕەش بێ بەهەرحاڵ ئێمە بە دوو ئەو کەیسانە دەبین و چێشەمانە کەس نییە بەس هەر یەکێک ئازاری ئەو میلەتەدا من بۆ خۆم بە پێی توانە هیچ جێم لە هیچ چاڕەشە و هیچ بەرتیرێک بەرتیر کار لە من ناکاتن یعنی بۆ خۆشەمانی زۆریان تاقیتەوە و دەیان دۆستی کەمان جوڵان لێ دەیانی کەس لە جوڵێنین تا بتوانین قبولمانی عەزەتی ئەو نیشتیمان و ئەو کچ و کوڕی کوردستان ئەبوو دەرەجە بدرێ مادەی هۆشبەر کاکە وەچی ئێرانمان لێ دەکەن وەچی ئێرانمان لێ دەکەن هەموو داهێنان و بەهرەیەکەوە دەکرێت کۆمەڵێک کەس هیچ سڵ ناکەنەوە کاکە بڕۆ لە خۆت گەوادیەکەی بکە چاوت دەرێ بەڵام مادەی هۆشبەر نابیەوە بکرێ گەوادیش دیاردەیە چارە قێزەوە ناکە بەس بە هەمومان دەزانین گەوادی لەشفرۆشی دوو دیارێ هەر قێزەوەنی ناو کۆمەلگانە شەرمە ئێستا هونەرمەند پەنای لەو دەباتن بازرگانی پێ دەکاتن مەسئولی سیاسی بازرگانی بە لەشفرۆشی وە گەوادی دەکەن بڕوان پێ بکە بوتە بەشێک لە بزنس لەولا بە مسیار لەولا بەرپرس بە نوشتە و جادوو ئەوانە شریکن لەگەریان شریکن لەگە نوشتە و جادووکەرەوە مەلا عەلی نەیگوت و داوای پارەیان لێکردن بە نمونە لەوانە لەولا بەرپرس بەنای پلە و پۆست و پارە لەولا هەزار نەوعی کۆمەلگای کوردی فاسد دەکەن با بە کۆمەلگا متەخەلف نییە هەر ئەو کۆمەلگای کوردیە لە ڕۆژ ئاوا لە بەچاو باشوور زۆر دواکەوتوتر بوو بزانە ژن چیان کرد لەوێندە لە باکوور ژن چی کرد بڕۆن ئەو دوو بەشە ببینن لە چاو باشوور زۆر دواکەوتوتر بەس ئێستاکە ئافرەت گەیشتە چ ئاستێک بۆی خەلەل لە بەڕێوەبردننی دەوڵەت و حزبی سیاسی کە پەروەردەی نییە لە دواتانین هەمووان چاودێری ئاسایش سلێمانی و هەولێریش دەکەین لەسەر مەسەلەی مادەی هۆشبەر کە دۆسەکە دەبی لەسەری ڕابوەستی ژەهرەکە گەنجی کورد لە توانا و لە ڕۆحی شۆڕژێری وەچی ئێران ئێساوەی کردی ڕۆحی شۆڕژێری زۆر لاواز بی بە مادەی هۆشبەر هێز و توانای گەنج دەفەوتێنن فەساد بڵاو دەکەنەوە کاکە ئیشی مەیە ڕێگر بینەوەی هەر دەوڵەتێک دێ بەژن بە مادەی هۆشبەر کۆمەلگایان فاسد کردیە لەو لاژەزە بە ماد خراپ بەهەرحاڵ ئێمە بەردەوام دەبین لە دوو هەموو ئەحمەد خەلیلەکان دەبین بە هیواش ماز بین کورە مێژوشی دەکەدار یعنی بڕواکەم جەرگم ژانی دەکاتن کە یان یەکێک لەو بنەماڵەی ئەحمەد خەلیل ئەوڕۆ بە میگوتی ینی وەزعما زۆر خراپە ئێ باشە بۆ ئەو مووقفانە تووشی خێزانەکانتان دەکەن بۆ ئەوە دەکەن کاتێکی خۆش